طبعا شو متكيس جرام وجراني كله بأول زي خوي لسين أمدين أشياء كتوزا جرانتر ولا كريني يناني كريباري عاوي كجراند وصور كيس لساتو بيشتري سابو تشلو تشلو بين أو تأثير بازار هي مع شكل كم تدري نادر ناوي خلكش أو هاي انتظاري وضع كيدا كبراستي السعر كان تقريبا فرق كذا لبقول بركة بيستوديو بيستوسي بيستات سلوتشار سلوبيان تقريبا فرق كذا يستات بيستوديو بيستوسي هزار ناس إلك ورقة جرانتر بس شو أشياء كبازار دۆخی بازار خراپە نەبوونی بازار و سەرباری ئەوەش گرانی بازار یعنی دوو زۆر تاسیری لە خەڵک دێەوە نەبوونی موچەش هۆکارەکان سێ هۆکارن بەڕاستی و بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان و ئاڵۆزی بارودۆخی عێراق وای کردێ بازارەکە بەڕاستی ستی لێ بکەتەوە دیارە خۆتان دەزانم مەسەلەی گرانبوونی دۆلار ئێمە وەکو هەرێمی کوردستان هیچ کاڵایەکی خۆمان نییە هەموو لە دەرەوەی هەمووی بە دۆلارە کە بە دۆلارە لەو حالەتە چی لێ کاڵاکەکە بەگشتی گران دەبی کە گران دەبیتن تاسیر لە بازار دەکاتن وە نەبوونی موچەش هۆکاری ئەوە بووە کە بازار نەبیتن ینی پارە لە بازار دانیەکە نوێ کاسبکاریش ئەگەر موچەخۆر فەرمانبەر موچەوەەر نەگرێ واتە کاسبکاریش کاری نابێتن لە حالەتەکە بەڕاستی بازار ئەو پەڕی یعنی گرانی بەخۆ دیتە نەبوونی بازار هۆکارەکان زۆن بەڕاستی بەداخەوە بازارێکی سستە بازارێکی خراپە والله بازار بعام وضعي بازاري زور خرابة بازار بعام لبروي بارة معاش اشتوانيا بازار بعام لا مو اشتوى خرابة خرك بارينك خرك يعني معاش نبي خرك بس اشياء بكري دوخي بازار يعني اخر خرابة لما لو دولار جيران هو مثلا زور تفصيل بازاري كديا لخدشي كديا خرك بعام يعني نقصاني هي نبونية براستي يعني زي فقيراتي برا يعني برد الصيني خەڵکی کۆبانەی مەگاکە خەڵکی ڕۆژاوا وەڵا بازار کەکە کێمە وەڵا ئیش کێمە وەڵا الحەمدلله ینی مەسروفی مەدەردکەوەیە باشە ئەوم خۆرمە دەفرۆشنەوە ئیبراهیمی هەیە و خەدراوی هەیە و بەرحی هەیە و مەکتوم هەیە بشەکەلە زهدی هەیە باشە الحەمدلله وەڵا پەرە هەیە کێمە وەڵاکەکەەوە ڕۆژە بەرێمە ڕۆژەی 150,000 ئیش کرد ئێستا ناگە 75,000 کەکەم بازار کێم بیە وەرەقە گران بوو بازار کێمە وەڵاکە فارس